دیارە لە ڕابردوودا لە هەر ناوەندێک کە هەندێک گەنجیان کۆ دەکردەوەی دی خوێندکاری زانکۆ و ناوەندە خوێندنەکان بوون یاخود دەربەگشتی گەنج بووایە ماوەیەک باو بوو ئەوەی کە زۆر ئاسان بوو بۆیان دابین دەکردن تێنسی سەرمێز بوو هەم تۆپی سەرمێز هەم ئەوەیە کە شوێنێکی کەم داگیر دەکە هەمەوەیە کە بەستەن ها دوو نەفەر هەبی تر ئاسان و پێداویستەکانی ئاسان و لە بەردەستایە بۆی کا خۆت فێربی بەڵام پێویستە بزانین ئەو کاتانێک کە ئێمە زۆر لە ناوەندەکانی بەتایبە سنتەرەکانی گەنجانیشدا ئەم گرنگیە دەدرا بەم وەرزشە ئایا ئێستا ئاستی تۆپی سەرمێز لە چه ئاستێکدایە گەنجانمان تا چەندە گرنگی بەم وەرزشە دەدەن ئاستی یاریزانەکانی لە هەرێمی کوردستانیشدا چۆنە بۆ قسەکردن لەسەرم تەوەرە میوانداری زۆر بەڕێز کاک شاخەوان جەمال ڕاهێنەری تۆپی سەرمێسم لە یانەی هاشتی و هەم ڕاهێنەرە لە هەڵبژاردەی عراقدا کە میوانداریمان کردووە کاک شاخەوان زۆر سپاس بۆ دەرفەتی یاخوا بەخێر بێت خۆی گەورە و میهرەبان زۆر سپاسانەکەم سڵاتان لەبێت کاک شاخەوان زۆر بەخێر دووبارە باس لە تۆپی سەرمێز دەکەین کاک جەلال وتی یاریەکی زۆر خۆشە پێم وابێ زۆربەی ئەوانەی کە لە هەنێک شوێنە مەجالیان هەیە لە دایرەکانیش بینی و ماوانە هەیە بە شوەیەکی گشتی ئاستی یاری تۆپی سەرمێز لە هەرێمی کوردستان چۆنە بە حکمیەوەی وەکو خۆت ڕاهێنەری لە یانەی ئاشتی وەروە لە ڕادەی عراقیش سپاس بۆ ئەم دەرفەتە بۆ کەناڵی ئاسمانی پام تەمان تۆپی سەرمێزی بینە سەرباسی باگراوندی تۆپی سەرمێزی شاری سلێمانی بەراورد بە شارەکانی کوردستان هەم بەراورد بە شارەکانی عێراق یەکێکە لە شارە گەورە و گرنگەکان لە تۆپی سەرمێزدا مێژووی تۆپی سەرمێزی شاری سلێمانی پڕە لە هەک بۆ و کادری باش و ڕاهێنەری باش و یاریزانی باش و کە ئەمانە دابەش بوون چ لە کوڕان چ لە کچان بە سەر ئاستە تەمەنیەکانە و ئەمە وای کردووە ئەو مێژووە کە بەتوانم بڵێن کە لە ڕابردووە هەبووە جیل بە جیل گیانوێتە ئەوەی کە تۆپی سەرمێزی شاری سلێمانی بە یەکێک لە شارە گەورەکانی عێراقشمان دەکرێت قسەش بەڵگەشت بۆ ڕاستی قسەکارەوەیە کە زۆربەی یاریزانانی هەڵبژاردەی عێراق هەم لە ساڵانی ڕابردوو هەم لە ئێستاشدا هەم لە ئاستی کچان هەم لە ئاستی کوڕان و لە ئاستە تەمەنیەکاندا زۆربەیان یاریزانی کورد بوون و زۆربەشیان لەم شارەیە پەروەردە بوون و کە ئەتوانین بڵێن و لەسەر ئاستی یانەکانیش هەمیشە یانەکانی شاری سلێمانی توانیویانە پلەکانی پێشەوە لەسەر ئاستی عێراق بەدەست بێنن و توانیویانە ببنە نوێنەری پاڵەوانتی یانەکانی عەرەب کە بێگومان کاڵین پاڵەوانتی یانەکانی عەرەب کە یەکەم و دووەمی هەموو وڵاتە عەرەبیەکان کۆ ئەکرێتەوە کە پێوتێ پاڵەوانتی یانەکانی عەرەب لێەوە بەشداریکەن و زۆربەی جار یانەکانی شاری سلێمانی و کوردستان بووە کە نوێنەرایەتی وڵاتی عێراقیان کردووە بەندە وەکو ساڵی ئەوەی کە من واتە ئەفەن توانین بڵین جەلال ئاستی تۆپی سەرمێز لە هەرێمی کوردستان بەگشتی وە بە تایبەت لە شاری سلێمانی لە ئاستێکی زۆر باشایە لە چاوپارێزەکانی عێراقیش لە بەرەو پێشکەوتنایە بەڵێ تۆ ئەی ئەفەن مێژووی تۆپی سەرمێز لە سلێمانی و بە حکمیەوەی بە تایبەتیش لە یانی ئاشتی کە بەڕێستان وەک ڕاهێنەرن لەوێ ئەگەر باس لەوەم بۆکە یەکەم جاری دەستپێکردنی دروستکردنی ئەمیانەیە و مەوەستم ئەو بەشەی تەمان تۆپی سەرمێز کاڵین مێژوویەکی گەورە و گرنگیە بۆ یەکەمین جار لە ساڵی 1972 لە سەردەستی مامۆسای گەورە و خۆشەویست و عزیزمان کە خۆشبەختانە لە ژیان داما و هیوای تەمەندرێژی بۆ خوازین مامۆسا عومەر ئەحمەد بووە کە یەکەم کەس بووە تێنسیێناوەتە ناو شاری سلێمانی و ناو کوردستانەوە و ئەو وەکو ڕاهێنەرێکی گەورە لەو کاتەیە کۆمەڵێک گەنجی دروست کردووە و پاشان جیل بە جیل ئەم هاتووەتە تا ئەم سەردەمەش مامۆسا عومەر دوای ئەوەی کە ئەو جیلێکی خۆی و پێگەیاندووە لە ئاستێکی بەرزا دواتر ئەوانیش بوونەتە ڕاهێنەر جیلێکیان دروست کردووە بە دوای یەکە ئەمانەتە ئەم ساڵانەی ئاخیر هاتووە و ئێمەش شاگرد و خوێندکاری ئەو بەڕێزانەی پێشوو بووین کە ئێمەش توانیمانە بتوانین ئەو ئامانەتەیە کە لەسەر شانمانە بتوانین خزمەتی تۆپی سەرمێزی شاری سلێمانی و کوردستان بکەین ساڵی 1994 من لە شاری هەڵەبجەی شەهید بڵین ماڵمان لێەوە بۆ دەستم بە یاری تۆپی سەرمێز کردووە پاشان هەر لە هەمان ساڵدا ماڵمان هاتووەتە یانی شاری سلێمانی چوومەتە یانی وەرشیاشتی لە سەر دەستی هەردوو ڕاهێنەری خۆشەویست مامۆستا سەنا مەحمەد و کاک شێرکۆ قادر بوون کە لێەوە دەستم بە یاری تۆپی ساڵی 94 بەڵێ من نزیکەی 25-26 ساڵە خەریکی ئەم یاریە بووم و وەکو یاریزان لەو ساڵانەیە توانیمە لە زۆربەی ئاستە تەمەنیەکانە وەکو یاریزانی هەڵبژاردەی لاوانی عێراقی ژیاری بکەم تا ساڵانی ئاخیر پێم خۆش بوو لە کۆتاییەکانی بواری ڕاهێنەرایەتیمدا بگەڕێمەوە بۆ یانەی ئاشتی یانەی ئاشتی لە ڕابردووە مێژوویەکی گەورە و تۆپی گرنگ بوو لە شاری سلێمانیە هەمیشە پلەکانی پێشەوەی گرتبوو بەڵام
لە ماوەی چەند ساڵێکان نزیکە 7 ساڵێک بوو بەشی تۆپی سەرمێز لە یانەی وەرشی ئاشتی داخرا بوو. ساڵی 2009 لە ڕێگەی بەڕێز مامۆستا کوردستان سێوەکانی کە سەرۆکی یانەی وەرشی ئاشتی بوو کە یەکترمان بینی وتی پێم خۆشە بێتەوە یانەی وەرشی ئاشتی بتوانیت بەشی تۆپی سەرمێز لەو یانەیە ببوژێنیتەوە کاری لەسەر بکەی. خۆشبەختانە منیش ڕازی بووم بە داواکەی چوومەوە یانەی وەرشی ئاشتی. ئەو کاتە تۆپی سەرمێز لە یانەی وەرشی ئاشتیا بوونی نەمابوو. واتە دوایەوەی وەکو یاریزانێک لەنەوە چوارەوە بەردەوام بووی تا ساڵی 2009 لە هاستە جیاوازەکان لە لاوانی عێراق و لە کوردستان ئەم جارە وەکو ڕاهێنەرێک لە یانی ئاشتی دەست پێکرد. بەڵێ من کاتێک کە گەڕامەوە یانی وەرشی ئاشتی من لە ماوەی 5-6 ساڵ وەکو یاریزان لە یانی وەرشی ئاشتی بوون. دواتر چوومە یانی وەرشی سلێمانی، دواتر چوومە یانی وەرشی سیروانی نوێ. ئێتر کە بواری ڕاهێنەرایەتی یەکەم زیاتر حەزم لێی بوو ئەو بوو گەڕامەوە بۆ یانی وەرشی ئاشتی. بۆچی یانی وەرشی ئاشتی ئەوان زیاتر گرنگ بە من ڕاهێنەرایەتیم لە یانەی سیروانیش و لە یانەی سلێمانیش کردووە و ڕاهێنەری هەڵبژاردەی سلێمانی بووم لەو قۆناغانەیە. تەمان هەستمە کرد کە من لە یانی وەرشی ئاشتی پەروەردە بووم و شاخەوان جەمال لێەوە دەرکەوتووە. حەزمە کرد وەکو وەفایەک بتوانم تۆپی سەرمێز لەو یانەیە زۆر شاخەوان. ئێستا ڕاهێنەری هەڵبژاردەی عێراقیشی چۆن لەکوێیە هەڵبژاردەی ئایا لە بەغدان لە پارێزگایەکەم چۆن هاتوچۆ دەکەی و هەڵبژاردەکەتان چەند یاریزانی کوردی تێدایە؟ بەڵێ حەزەکەم ئەوەتان بۆ تاوکەم هاتنی من بۆ یانەی وەرشی ئاشتی لەو ساڵانەیە کە ئێمە توانیمان کۆمەڵێک گەنجی باش کۆمەڵێ مناڵی بەهرەمەند کۆبکەینەوە لە یانی وەرشی ئاشتی چ لە کوڕان چ لە کچان و ئێستا یانەی وەرشی ئاشتی بۆ قوتابخانەیەکی گەورە بۆتە شانازی شارێک بۆ شاری سلێمانی و هەم بۆ کوردستان و هەم بۆ عێراق چ لە کوڕانیش و چ لە کچانی شاکە زۆربەی یاریزانەکانی لە ڕیزی هەڵبژاردەی عێراق یاریەکەن و ئێمە توانیمانە ئەم 10 ساڵەی ئەم 11 ساڵە کە من لە یانەی وەرشی ئاشتی بم توانیمانە کۆنتترۆڵی سەرجەم ئەنجامەکانی تۆپی سەرمێزی شاری سلێمانی و بە تایبەتی کوردستان بکەین کە توانیمانە ئێستا یانەی ئاشتی بووەتە مەدرسەیەکی گەورە و یانەی ئاشتی کێبڕکی و ململانەیەکی گەورەی دروست کردووە لە پاڵەوانتیەکانە و یانەکانی شاری سلێمانیش و کوردستانیشی ناچار کردووە ئەوانیش گرنگی بە تۆپی سەرمێزدان بە تایبەتی لە ئاستە تەمەنیەکانە چونکە ئێمە زۆربەی جار لە پاڵەوانتیەکانە پلەی یەکەم و دووەم و سێمیش خۆمانە بین لە یاریە فەردیەکانە. ئێمە توانیمانە لە 2007 لەسەر ئاستی خونچەکان و بێچۆشێران و تازە پێگەشتوان بە شێوەی تیم کاڵین بە شێوەی تیم ینی کولی تیمێک 5 یاریزان یاریەکە توانیمانە یەکەمی کوردستان بین. هاتینەوە لە ساڵی 2019 بۆ نمونە لە 26 چواری ساڵی 2019 توانیمان جارێکتر باڵادەستی بەسەریانەکانی هەرێمی کوردستان بنوێنینەوە کە توانیمان دیسان لە خونچەکان و بێچۆشێران و تازە پێگەشتوان پلەی یەکەمی یانەکانی کوردستان بەدەستمێنیەوە. تەمەنیان چەنە بێچە شوورە شێرەکان تەمەنیان چەنە تازە پێگەشتوەکان خونچەکان بۆ نمونە ئەمساڵ کاڵین 2020 خونچەکان لە 2008ەوە بەرەو ژوور یاریەکە کە ئەڵین بێچوە شێر لە 2005ەوە بەرەو سەر و یاریەکە کە ئەڵین تازە پێگەشتوان لە 2002 بەرەو سەر و یاریەکە. تەبان ئەمە چ بۆ کوڕان چ بۆ کچان ئاستە تەمەنیەکان بەم شێوەیە دەستنیشانکرێ. خۆشبەختانە ئێمە لە پاڵەوانتیەکەی دۆگە لە ساڵی 2009 لە مانگی چوارا بوو توانیمان جارێکتر یەکەم بینەوە ئەو بوو توانیمان لەسەر ئاستی کچانیش کە ئەمە مێژوویەکی گەورە بوو توانیمان یەکەم و دووەمی سێمی یانەکانی کوردستان بە شێوەی فەردی بەدەستبێنی و هاتینەوە بۆ نمونە لە شاری سلێمانی پاڵەوانتی یانە نایبەکانی کوردستان کرایەوە لەسەر ئاستی هەموو یانەکانی کوردستان. ئێمە توانیمان جارێکی تر بە شێوەی تیم بۆ یەکەمین جار لە مێژووی دروستبوونی یانەی وەرشی ئاشتیە و لە مێژووی دروستبوونی کاری ڕاهێنەرایەتی شاخەوان جەمالە یانەی ئاشتی بکەینە پاڵەوانی یانە نایبەکانی کوردستان. ئێمە من بۆ زانیاریتان ئێمە تاکەیانی لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق پشتمان بە هیچ یاریزانێکی دەرەوە یانەی ئاشتی نەوەستووە. هەموو ئەو یاریزانانەی کە ئەم هەموو ئەنجام و دەستکەوتانەی هەیە ئەلف و بێی تۆپی سەرمێز لە ناو یانەی وەرشی ئاشتیا پەروەردەبوون لە مەدرسەکەی یانەی ئاشتیەوە دروست بوون. ئەمە زۆر گرنگە. پلانی ئێمە کارکردنی ئێمە جیاوازە لە یانەکانی کە ئێمە نەچوین گرێ بەس لەگەڵ یاریزانێکا بکەین. ئێمە نەچوین تیپێکی ئامادەکراوە چونکە تێنس کاڵێن 5 یاریزان یاریەکە پێنجەکە سیانی بە شێوەیەکی سەرەکی یاریەکە دوانی یاریزانی یەدەکە باشە. تۆ زۆر ئاسانە ینی پارە سەرفکەی بچی سێ لە باشترین یاریزانەکانی عێراق بینیت و بڵێ من یەکەمی عێراق بووم بڵێ من یەکەمی کوردستان بووم. ئێمە ئەومان نەکردووە. ئێمە توانیمانە
ئەو مناڵە خۆمان دروستیکەین خۆمان بیگەینە ئەوەی کە بگاتە ڕێزی هەڵبژاردەی کاتە چەند یاریزانتان لە هەڵبژاردنەکانایە و چەند بەشداری پێشبڕکە نێودەوڵەتیەکان و دەرەوەی عێراقتان کردووە بەڵێ شتێکی نامۆنیە یاریزانانی یانەی ئاشتی کە لە ڕێزی هەڵبژاردەی عێراقا بوون ساڵانی ڕابردوو ئێمە دیاکۆ ئەسمانمان هەبوو لە ڕێزی هەڵبژاردەی تێڕزە پێگەشتوانی عێراق کە توانی لەگەڵ هەڵبژاردەی عێراقا مەدالای برۆنز بەدەستبێنێ کچمان هەبوو زەهرا محەممەد توانی تاکە یاریزانی کچبوو لە ئاستی بێچۆشێرانە کە لەگەڵ هەڵبژاردەی عێراقا بچێتە دەرەوە بارینمان هەبوو توانی لەسەر ئاستی عێراق ئەویش وەکو یاریزانێکی خونچە بانکێش بکرێ و ئەم ساڵیش لەو راپۆرتەی کاگە دەڵان کە ئاماژەی پێکرد جارێکی تر یاریزانانی یانەی وەرشی ئاشتی توانی ئەم جارش سێ یاریزانیان بۆ ڕیزی هەڵبژاردەی عێراق بانگێش بکرێ ئەوش بین نەچێ من 2010 هەم وەکو ڕاهێنەری هەڵبژاردەی عێراق لە کچانە دەستنیشان کرابوو وڵی کاک شەخەوان بە تۆزێک باس لە کاروچالەکیانی یانەی عێراقیش بکەین هەڵبژاردەی عێراق بکەین و وەکو ڕاهێنەر لەوێ درێژەش هەر بە چالەکیانی یانەی ئاشتی دەدەین بەڕێستان ئێستاکە ڕاهێنەری یانەی تۆپی سەرمێزی عێراقین هەڵبژاردەی تۆپی سەرمێزی عێراقین چەندەمین جارە وەکو ڕاهێنەر هەڵبژاردراویتەوە یاخود ئێستا یەکەم جارە بچیتە ئەوێ تەمان ئێمە ئەنجام و دەستکەوتەکانی ڕابردوومان سلمێنەری ئەو ڕاستیە بوو کە یەکێتی تۆپی سەرمێزی عێراق بێشک ئێمە وەکو ڕاهێنەری هەڵبژاردەی عێراق دەستنیشان کە من لە 2010 وەکو ڕاهێنەری هەڵبژاردەی عێراق دەستنیشان کرام کە توانیم لەگەڵ هەڵبژاردەی عێراق لە پاڵنتی ڕۆژاوای ئاسیا لە وڵاتی ئوردون پلەی دووەم بەدەستبێنین مەدالیای برۆنز بەدەستبێنین لەسەر ئاستی هەڵبژاردەی عێراق بڵێ و جارێکی تریش من وەکو ڕاهێنەری هەڵبژاردەی عێراق دەستنیشان کراومەتەوە کە ئێمە ئەم جارەیان تاکە ڕاهێنەری کوردم لەسەر ئاستی هەموو کوردستان کە بۆ ڕیزی وەکو ڕاهێنەری هەڵبژاردەی عێراق دەستنیشان کراومەتەوە تەمان تۆپی سەرمێز جیاواز لە هەموو یاریەکانی کە یاریەکی ئاسان نییە یاریەکی قورسە ڕاهێنەرایەتی تۆپی سەرمێز بە هەموو کەس ناکرێت سەبر و تەحمل و تااقەتێکی زۆری ئەوێت کەسانی کە لە ڕابردووە لە ئێمە زۆر باشتر بوون وەکو یاریزان بەڵام زۆر زەحمەتە نەیانتوانیەوە لە بواری ڕاهێنەرایەتیە دەرکەون مەرج نییە تۆ یاریزانێکی باش بیت ببیتە ڕاهێنەرێکی زۆر باش پێچەوانەکەشی ڕاستە لەبەرەوەی تۆپی سەرمێز تەحملی ئەوێت سەبری ئەوێت و پاڵەوانتەکانیشی جیاوازە و شێوازی وەرگرتنی یاریزان لە تۆپی سەرمێزە ئەویش هەر جیاوازە بەڵام کاک شەخان ببورێتەوە ئێستا ڕاهێنەری هەڵبژاردەی عێراقی پێوەەر بەچی دەبەستێ هەڵبژاردە لە دیاریکردنی یاریزانەکان ئایا بە پێشبڕکیەکانی ناوخۆ پشت دەبەستێ کێ دەبێتە یەکەم و کام نادی باشە یا ڕاهێنەر یاوەی کە بەرپرسە لە دیاریکردنی یاریزان بەدڵی خۆی دەڵێ لە فلان پارێزگا ئەوەندە کەسم دەوێت لە فلان پارێزگا ئەوەندە کەسم دەوێت خۆ ناکرێ هەموو لە هەرێمی کوردستان بێ هەموو لە یەک پارێزگا بێت تەبەن ئێمە لەم چوارچێوەیە هینێکمانەیە پێڵێن ئیتیحادی عێراقیمانێ یەکێتی تۆپی سەرمێزی عێراق کامانە ساڵانە هەم پاڵاوتن بۆ یاریزانانی هەڵبژاردەی عێراق بکات لە هەموو ئاستە تەمەنیەکانە و ئێمە پاڵاوانتیمان هەیە لەسەر نایەبەکانی عێراقیش یانە نایەبەکان و ئەو یاریزانانەی خۆ دەبینی کە لە پاڵاوانتیەکانە دەرەکەون ئاستێکی باش لەگەڵ یانەکەیانە تەقدیمەکەن ئەنجامی باشیان هەیە لە ئاستە تەمەنیەکانە و ئەمە ئەبێتەوە هۆی پێوەرێک کە بتوانرێت لە ڕێی ئیتیحادی عێراقیشەوە لەگەڵ ڕاهێنەرەکانە پێکەوە بتوانین باشترینەکانی عێراق دەستنیشان بکرێت چونکە وتم تۆپی سەرمێز نزیکەی 4 یاریزان بۆ 5 یاریزان تۆ دەستنیشانیەکەی و ئەو ناوانشی کە ئێستا بۆ هەڵبژاردەی عێراق دەستنیشان کراون هەموو یاریزانی گەورە و بەهرەمەندن ئەمانە توانیویانە مێژوویەکی جوان و باش هەم لەگەڵ یانەکەی خۆیانە لە ئاستی یانە نایەبەکانی عێراقا و لە پاڵاوتنەکانی هەڵبژاردەی عێراقا لە ئاستە تەبەنیەکانە چ لەسەر ئاستی شارەکەی خۆی چ لەسەر ئاستی هەرێمەکە چ لەسەر ئاستی هەموو عێراق توانیوێتی و لە پاڵاوتەکانی دەرەوەشە ئەم یاریزانانەی کە جارێکتر بانگێش کراونەتەوە هەم ئەو یاریزانانن کە لە ڕابردووشدا لە ئاستە تەمەنیەکانی خواری وتردا بۆ هەڵبژاردەی عێراق دەستنیشان کراونەوە تۆ ئێمە یاریزانێک کاڵین ئێستا گەشتۆتە تازە پێگەشتوان واتە لە 2002 بەرەوسە ئەمە لە ڕابردووە لە ئاستی بێچۆشێریشی و لە ئاستی خۆچەشە یاریکەرێکی گەورە بووە یاریزانێکی ناودار بووە توانیوێتی ئەنجامی گەورە بەدەست بێنێت ئەمانە هەمووی بووەتە پێوەرێک کە یاریزان لەسەر ئەوە ئێستا تۆ هەڵبژاردەی ڕاهێنەری هەڵبژاردەی عێراقیت هی هەموو ئەو ینی بێچۆشورەکان و تازە پێگەشتوەکان و ئەمانەیە یا بەستەنە یەک هەڵبژاردەتان یەکێتی تۆپی سەرمێزی عێراق هینێکی بڵاو کردەوە ئێمە هەش ڕاهێنەر لە هەڵبژاردەی عێراق دەستنیشان کراون کە هەش کەسن بۆ ئاستە تەمەنیەکانی عێراق
ئەمانە پێکەوە بۆ نمونە لە داهاتووە کۆبوونەوە ئاکرێت کە بتوانین هەریەکە و فیعاتی عمری خۆی دەستنیشانەکرێت ئامادەکاریەکانی خۆی دەست پێ ئەکات بۆ ئەوەی ئامادە بێت هەم بۆ پاڵاوتنی یاریزانانی عێراق و بڵاتەکانی دەرەوە کە کاری لەسەر بکرێت. کاک شاخەوان ڕاهێنەری بێچۆ شێرەکان ئاسانترەیان تازە پێگەشتوانیان ئەوانەی گەورەشکە و کەوتی خونچەکان کە ئەڵی سەبریەوێ عادەتەن ڕەنگە من خۆم یاری تۆپی سەرمێزم کردو زۆر قورسە بتوانانی و تۆپە ڕاگری لەسەر و مێزە کامیان ینی باشترە لە چ مەرحەلەیەکە یاریزان وەرگری بۆی پەروەردەی بکە هەر لە تەمەنێکی کەمەوە باشترەیان تۆزێک لە مەرحەلەی با بڵین بێچۆ شێرانە بێوەک تەمان لەبەرەوەی پاڵەوانتیەکانی تۆپی سەرمێز هەم لەسەر ئاستی شارەکە هەم لەسەر ئاستی کوردستان بەپێی تەمەنە خۆی یاریزانی تۆپی سەرمێز باشتر وایە هەموو قۆناغەکانی فێربوون تێپەڕێنێت. ئێمە قۆناغەکانی فێربوونی تۆپی سەرمێزمانەیە ئەو سێ ئاستەیەکە بۆم باسکردی خونچەکان بێچۆشێران تازە پێگەشتووە. ئەم سێ ئاستە هەر ئاستی 3 ساڵ یاریتی هاکات لە خونچەکان تاماوەی 3 ساڵ بێچۆشێر 3 ساڵ تازە بێگەشتوان 3 ساڵ باشتر وایە ئەم سێ ساڵانە کە یاریتی هاکاکە بێتە 9 ساڵ خۆناغەکانی فێربوونی تۆپی سەرمێز تێپەڕێنێت. بەڵام پێچوانەی ئەمەش هەبووە یاریزانێک هەبوو بۆ نمونە ئاستی خۆنچەی نەبینیوە ئاستی بێچۆشێری نەبینیەوە بە تازە پێگەشتوان هاتووە این گەورە بۆ هاتووە بەڵام کە سەیری ئەەکەی حەزی بۆ یاریەکە و مۆهیبەی بۆ یاریەکە ئەوە ڕاهێنەر ئەتوانێت مۆهیبەی ئەو یاریزانە دیاریکات چ لە کچ بێت چ لە کوڕ بێ. من بیری نەچێ ئێمە لە ڕابردووە لە ماوەی کارکردنی ڕاهێنیمدا چەندین یاریزانی وا هاتووەتە بەردەبم ینی ئاستەکانی تێنەپەڕانوە تەمەنی گەورە بووە بەڵام سێکی لە ماوەی 2 ساڵ 3 زۆر باش شاخەوان نەتیجەی باشمان زۆر کەم ماوە هەیە خاوەن پێداویستی تایبەت بێت و ینی بەهرەیەکی جوانی لە تۆپی سەرمێزە هەبێت. بەڵێ ئێمە لە پەنای ئەمەی کە یەکێتی تۆپی سەرمێزی عێراقەیە ئێمە یەکێتێکی وەرزشیش هەیە کە تایبەتە بە خاوەن پێداویستە تایبەتیەکان و یاریزانیش هەیە و ئەگەر یانەی ڕۆژیشمان هەیە لە شاری سلێمانی کە تایبەتە بە یاری خاوەن پێداویستەکان و بەڵێ لەوێت چ لە کچانیش چ لە کوڕانیش یاریزانی خاوەن پێداویستی تایبەتەیە کە ئاستیان زۆر باشە و پاڵەوانتیەکانیان جایە هەتا بەشداری بەتوڵاتی دەرەوەژەکان هەم لەسەر ئاستی عەرەبی و نێودەوڵەتی و جیهانیەکانیش. زۆر سپاس بۆ بەڕێزکان شاخەوان جەمال ڕاهێنەری تۆپی سەرمێز هەم لە یانەی ئاشتی و هەم ڕاهێنەری هەڵبژاردەی عێراق سپاس بۆی کە لەم تەوەری بەرنامەدا لەگەڵمانە بوویت. زۆر سپاس بۆی.